جەماعات ئەو کاتەوەم کاتێکتان باش نیوەڕەباش کوردستان ئەمەش ئەوڕۆ لەگەڵ ئەو چاڵنجین کە مەلاقاتلی بگەینین بە 2 سەبسکرایب با هەمومان پێکەوە بین و پێکەوە یارمەتی دێن بۆ ئەوەی ببێت بە 2 ملیۆن سەبسکرایب بژی مەلاقاتیل مەلاعەپ. نەکەی بەربیەوە ماسی ئاسان تاوان دەرەجەیەک ماسی سێتامی زۆر نایبیەیە ئەوە زەیتی زەیتونەکەیتی ئەویان بیبەرەکەیتی ئیدەست کاک میرانی چیە زەیتی گولە بە ڕۆژە تاوانەوە ما لە بیر نەچی هەمووی 100 سروشتیە مەسەلەن 100 سروشتی بەرهەم دەهێنرێ کاکە دانای خۆمان قوربانت برێ